بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز هەر یەکەتان بە پێی پێگە و ناونیشان خۆشحاڵیم بە ئامادەبوونتان بە تایبەتی ئەو ئەزیزانەش کە لە دەرەوەی هەولێری پایتەختی کوردستان تەشریفیان هێناوە. بە خێراتنی هەموو لایەکەین وەزیرە بەڕێزەکان جەنابی کاک ڕێوە ڕەحمەت، جەنابی دکتۆر ئیبراهیم نامەسد جبوری، جەنابی کاک فەرسەد، جەنابی کاک سەفین، کاک دکتۆر جوتیار، کاک دکتۆر عەبدولحەکیم و جەنابی پارێزگاری هەولێر، هەموو ئەزیزانە لە دیبلۆماتکار و لە کونسوڵخانەکان و ئەزیزانمان لە وڵاتانی عەرەبی کە ئەمڕۆ بەشداریان کردووە و هەروەها ئەو میوانانەشی کە لە وڵاتە ئەوروپیەکان تەشریفیان هێناوە. سێیەمین کۆڕبەندی پەروەردەی کوردستان ئەمڕۆ دەست بە کارەکان یەکات. بیرۆکەیەکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە کە ئێرە هەولێر پایتەختی کوردستان بکەینەوەیەک بۆ گفتوگۆکردن لەسەر پرسە پەروەردەیەکان بە بەشداری پەروەردکارانی نێودەوڵەتی و هەرێمایەتی و ئاستی عێراقی و ئاستی ناوخۆیی. خۆشحاڵین کە ئەمڕۆ سێمین وێنە یان سێمین نوسخەی ئەم کۆڕبەندە لە هەولێر بەردەوامی پێدرێ. ئەوە شمانایەوەیە ئێرە ژیان تایە بەردەوامە، ئێرە گەشەپێدان تایە بەردەوامە، ئێرە گفتوگۆکردنی ئەو پرسانەی کە پەیوەندیان هەیە بە ژیانی منداڵەکانمان و نەوەکانمانەوە تایە بەردەوامە. بەڕێزان، ئەگەر بە خێرایی پۆلەندبەندیەشی سانا بکەین بۆ شۆڕشی پیشەسازی، کۆتایی چاخی هەژدەیەم شۆڕشی پیشەسازی یەکەم لە گرنگترین سیما و مەلامەحەکانی ئەوە بوو کە ئامێری هەڵمین یان وزەی میکانیکی دۆزرانەوە. لە شۆڕشی پیشەسازی دووهەم لە کۆتاییەکانی چاخی 19 وزەی کارەبا و پاشانیش بە دوایە پیشەسازی نەوت و بابەتانەی دیکە لە گرنگترین سیماکانی ئەو قۆناغە بوون. قۆناغی سێمی شۆڕشی پیشەسازی لە ناوەڕاستی چاخی بیستەمین بە ئەوەی کە پێوترێت سمپل دیجیتالیزیشن الرەقمنە البەسیتە دەستی پێکرد. لە هەناوی ئەو قۆناغەوە لە هەناوی شۆڕشی پیشەسازی سێیەمەوە شۆڕشی پیشەسازی چوارەم دروستە بێت کە قۆناغی کریتیڤ دیجیتالیزیشنە، قۆناغی ڕەقمەنەی ئیبداعیە، قۆناغێکە کە تایە تەکنەلۆجیا بە تەواوەتی گشتکایەکانی کۆمەڵگە کەڤەرەکات. بۆیە ئەم قۆناغێکە پێویستی بە تێفکرینە، قۆناغێکە کە زیرەکی دەستکرد لە دوایین کۆتاییەکانی قۆناغی شۆڕشی پیشەسازی چوارهەم پێی ئاشنا بووین و هەندێک لەوانە بە تایبەتی لە داڤۆس لە دوایمین منتەداکانە باز لە شۆڕشی پیشەسازی پێنجەمەکەن کە ویش گواستنەوەیە لە ئایەوە لە زیرەکی دەستکردەوە بۆ قۆناغێکی دیکە کە تەکنۆلۆژیا کاریگەری هەیە بەڵام ڕۆڵی مرۆڤیش زۆر گرنگە کە قۆناغی گواستنەوەیە لە AI بۆ HI، قۆناغی هایبرد ئینتلیجنس، واتە زەکای هەجین، زەکایەکی تێکەڵ، زەکایەک کە IoT ئینتەرنێت ئۆف تینک، قۆناغێک کە بایۆتەکنۆلۆجی کە جێنەتیک ئینجینیەرین، قۆناغێک کە کوانتۆم کۆمپیوتین، ئەمانە سیماکانین لەگە زیرەشی دەستکرد، وەڵام سەنتەرەکەشی مرۆڤە، ڕۆڵی مرۆڤ نەک مرۆڤ بەرامبەر مەشینێک بەرامبەر بە ئامێرێک وەستابێ. بۆیە ئەم قۆناغە لە شۆڕشی پیشەسازی پێنجەم زۆر گرنگە. ئێمە لەکوێ ئەم قۆناغین؟ وەکەوەی کە ئالفین تۆفەر لە کتێبی فیوچەر شۆکە ئاڵێڵێن نەخوێنەوە لە سەدەی 21 ئەوە نییە کە نازانێت بنووسێ و بخوێنێتەوە، ئەوانن کە ناتوانن ڕیلیەرنی بکەن، ئیعادەی تەعەلوم بکەنەوە جارێکی دیکە. بۆیە گرنگە ئێمە بۆ ئەم قۆناغە ئامادەسازیمان هەبێ. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕێزدار جەنابی سەرۆکوەزیران کاک مەسعود بارزانی 6 ساڵ و مانجێک و 10 ڕۆژ پێش ئێستا 11 ڕۆژ پێش ئێستا لە کارنامەکەی لە پەرلەمانی کوردستان جەختی زۆر کردوێتەوە لە سەر پرۆسەی بە دیجیتالیکردن و سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا. وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر یەکە و بە جۆرەی توانە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری DIT ڕۆڵی گرنگی هەبوو لە بەرجەستەکردنی ڤیژنی جەنابی سەرۆکی حکوومەت و هەروەها کارنامەک. ئێمەش لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵمانداوە کە بەشێک بین لەوەی کە جێبەجێکاری سوودوەرگرتن بین لە تەکنۆلۆژیا. تەکنۆلۆژیا لە هەموو بوارەکان سوودی لێوەرەگیرێ، بۆ لە پەروەردەش سوودی لێوەرنەگیرێ.
بۆ بەودی دە ئیجابیە سەیری نەکەین کە ئێمە توانین سوودی لەوەگرین. ئێستا چێکین لە وەزارەتانەی کە داتای زیاتر لە 2 ملیۆن مرۆڤمان بە مامۆستا و بە قوتابیانەوە بە تەواوەتی بە دیجیتالی کردووە لە بواری کارژێڕی. من نامەیە بچمە ناو هەموو دیتێڵانەی کە کردومانن، بەڵام کاری زۆر گەورەمان لەسەر پرۆسەی بە دیجیتالیکردن کردووە کە ئەوانەی لە ناو کایی پەروەردە مامۆستا و فەرمانبەرن یان ئەوانەی کە بەرخوردیان هەیە لەگەڵ ئەو بابەتانە دەزانن ئێستا بناغەیەکی استراتیژی نیشتیمان سازیانە دانراوە لە وەزارەتی پەروەردە لە پرۆسەی بە دیجیتالیکردن. ئەی چی کەمان پێویستە بیکەین؟ ڕێنوێنی و ڕاستپاردەی جەنابی سەرۆک وەزیرانەوە بوو کە وەزارەتی پەروەردە پێویستی بەوە هەیە بە دیدێکی فراوانتر جیاوازتر لە بواری فێربوونیش سوود لە تەکنۆلۆژیا وەربگرێت، بە تایبەت بە پێ ئەو تەصنیفانەی کە تەصنیفی بایۆلۆجی نەوەکانن جیلەکانن. ئێمە لە جیلەکانی ئێکس و لە جیلەکانی واین ئەوانەی هەشتاکان و پێش هەشتاکان لە حەفتاکان، بەڵام ئەوانەی کە لە جیلی زێتن لە دایکبوانی ساڵی 1995 تا ساڵی 2010 ئەو جیلەن کە لەگەڵ پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا و کۆتاییەکانی شۆڕشی پیشەسازی سێم و سەرەتای شۆڕشی پیشەسازی چوارهەم لە دایک بوون و بەرخوردیان کردووە. دەورێکی گرنگیان هەیە کە کاریگەری تەکنۆلۆژیا لە سەریان بە شێوازێکە کە وابەستەیە بە ژیانی ڕۆژانەوە. جیلی ئەلفا لە دایکبوانی ساڵی 2010 هەتا کۆتاییەکانی 2025 ئەم جیلە جیلێکن هاوڵاتی ڕقەمین، خاسیەتی تایبەت بە خۆیانیان هەیە، بۆیە بێ لێیان تێبگەین. ئەوانە جیلی قۆناغی بیگ داتا و جیلێکن کە تەکنۆلۆژیا هەموو کایەکانی ژیانی گرتووە، ئەبێ لێیان تێبگەین. لێ تێگەشتن بەو مەقولەیە کە لە زمانی عەرەبی قەولێک هەیە لەسەر زاری ئیمامی عەلی ڕەزای خۆی لێ بێ جێڕنەوە، بەڵام دەقیق نییە، نازانم ئایا قەولی جەنابیانە یان نا، کە دەفەرموێ لا تعلموا أولادكم مثل ما علمكم آباؤكم فإنما خلقوا لزمان غير زمانكم. ئەمە بەو قسەیە بەو مانایە نایە ئەوانەی ڕێزی پێش جیلەکانی خۆتان بەگرن، ئەو قسەیە بەو مانایە لە نەوەکانی داهاتوو تێبگەن، لە منداڵەکانتان تێبگەن، لەو جیلە تێبگەن کە لەبەر دەستانایە. بۆیە ئێستا ئێمە لەو جیلانە بۆ نمونە ئێمە موالیدی هەشتاکان لە جیلەکانی ئێکس، ئەوانەی پێشووتر لە 60ەکان و هەفتا لە جیلی وای، پێویستمان بەوەیە تێبگەین لە جیلی زێد لە جیلی ئەلفا چیە. و ئەوەی کە دێت لە سەرەتای ساڵی 2026 هەر لە ئێستاوە زاناکان ناویان ناوە جیلی بێتە، لە دایکبوانی 2026 تا 2039 ئەوانە و جیلەن کە بە تەواوەتی هاوڵاتی ڕقەمین. پێویستمان بەوە هەیە کە تێبگەین لەو مەقولەیەوە داوا کات تێگەیشتنی باوک هەبێ بۆ منداڵەکەی کە لەسەر چ سەردەمێک و چ بەهایەک و چ نۆرمێکی کۆمەڵایەتی ئابووری فەرهەنگی کولتوری ئەژی. کە تێگەشتین لەم بەهایانە دەزانین پێداویستی و جیلە چییە. ئێمە لە ڕوانگەی خوێندنەوەمان بۆ جیلی ئەلفا و ئامادەسازیمان بۆ جیلەکانی داهاتووش وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە کە سیستمی پەروەردە بە جۆرێک ئەدابت کاتەوە کە تەکنۆلۆژیا بەشیشی سەرەکی بێت. بوارە کارژێڕەکانمان تاو کرد. ئەمڕۆ کە هاتووینەتە ئەم کۆڕبەندە نەهاتوین تەنها کۆمەڵێک ئەزیز کۆبینەوە بەس قسە بکەین. قسەکردن گرنگە، بەڵام لەگەڵیشیا کردار گرنگە. بە نوێترین پرۆژەی وەزارەتی پەروەردەوە هاتوین کە ئەویش بریتیە لە پرۆژەی قوتابخانەکەم. پرۆژەی قوتابخانەکەم پرۆژەیەکە کە بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە پرۆسەی فێربوونی دیجیتالی کارلێکەرانەیە، ئینتراکتیڤە. ئینتراکتیڤ بەو مانایی کە بۆ جیلێک دروست کراوە کە بتوانێت لەگەڵی هەڵ بکە و وەڵام دەرەوەی ئارەزوو خواستەکانی بێ، تێگەیشتنی هەبێ بۆ ئەو بەهایانەیە و جیلە. چۆن ئەم پرۆسەی فێربوونە بە شێوازێک وا لێ بکەین کە منداڵێک بە تابلێتێکەوە بە کۆمپیوتەرێکەوە سەرقاڵە و بەشێکی زۆری ژیانی بۆتە ژیانی تەچ و ژیانی لەمسکردن لەگەڵ تەکنۆلۆژیایە، چۆن وای لێ بکەین کە ئێمە بتوانین ئەمەی بۆ بگونجێنین. ئەم پرۆژەیە پرۆژەیەکی نیشتیمانی خۆکردی دەستی خۆماڵی کادرە پەروەردەیەکانە بە سپۆنسەری و بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی یونیسف و قۆناغی ئایندەی لەگەڵ ڕێکخراوی کوردستان فاوندیشنەکە بە سوپاسەوە کوردستان فاوندیشن ئەرچی پشتگیریکردنی دارایی قۆناغی داهاتووە گرێتە ئەستۆ. پۆلەکانی یەکەم و دووهەم و سێهەممان تەواو کردووە کە ئەم پۆلانە حەز دەکەم هەندێک خستنە ڕووی ئەم پرۆژەی وەزارەتی پەروەردەتان بۆ بکەم.
ئەم پۆلانەمان تەواو کردووە پۆلی 1 و 2 3 ئێستا کارکردن لە پۆلی 4 و لە پۆلی 5 بنەڕەتی بەردەوامە. ئەم پلاتفۆرمێکی دیجیتاڵیە. ئەم ساڵی خوێندن لە چەند ناوەندێکی خوێندن وەکو پایلۆت پرۆجێکت جێبەجێ یەکرێ وەکو نوێترین پرۆژەی وەزارەتی پەروەردە. مامۆستاکانی ئەمە ڕایانانیان پێ یەکرێ لە 50 قوتابخانە سمارت بۆرد دانرێ و مامۆستاکان لەوێ لە ڕێگەی ئێرەوە وانە بە قوتابیەکان ئەڵێنەوە. لەناو هەر بابەتێک پرۆگرامەکانی خوێندن کراونەتە شێوازێکی کارلێکەرانە کە منداڵ بتوانێت بە تەچ لەسەر تابلێت لەسەر کۆمپیوتەر هەندێک بە شێوازی تەرفیهی بە شێوازێک کە هەموو ئەرکانەکانی ئەوەی کە پێوترێ ئینتراکتیڤ دیجیتال لێرنین ئەو پرۆسەیی تێدا مەوجود بێ کە بتوانن کاری خۆیان بکەن. لە هەمان کاتیشە کە ئەم ڕەکۆربەندەکەمان وابەسێبەوە ئەمە یەکەمین پلاتفۆرمی فێربوونە لە هەرێمی کوردستان کە ڕاستەوخۆ ئینتگرێت کراوە لەگەڵ زیرەکی دەستکردە. و ئەم زیرەکی دەستکردە ئێمە ناوێکی کوردیمان لێناوە بە ناوی زاناوە. زانا ئەو زیرەکی دەستکردەیە کە لەلا ئەم پلاتفۆرمەیە کاتێک قوتابی پێویستی بەوەیە زیاتر لە بابەتەکە تێبگە زانا هاوکارێ بێ پرسیار لە زاناکە و زانا بابەتەکەی زیاتر بە شێوازی دیکە و بە میتۆدی دیکە بۆ شیەکاتەوە. پلاتفۆرمەکە هەموو وانەکانی خوێندن نەگرێتە خۆی و زمانی ئینگلیزی بە زمانی کوردیە بە زمانی کوردیش بە هەردوو شێوەزاری سۆرانی و شێوەزاری بادینیە و ئێمە ئیسرارمان کرد لەسەرەوەی کە بە شێوەزاری بادینیش لەگەڵ شێوەزاری سۆرانی ئینجاسکەین چونکە 30% قوتابیانی کوردستان لە پارێزگای دووەک و ئیدارەی سەربەخۆی زاخۆن کە ئەمە وەڵام دەرەوەی پێداویستیەکانی ئەوانە بێ. هەموو بانەکان لێرە کراونەتە بابەتی دیجیتاڵی بە ئەنیمەیشن لاپەڕەی وانەکانتان پیشانەدا. قوتابی ئازیزەکان ئەمڕۆ دەربارەی ژینگە قسە دەکەین. سەیری ئەم گۆی زەویە جوانە بکەن ئەمە ماڵی هەمومانە. ژینگە هەموو ئەو شتانێ کە لە دەوروبەرمانن دارەکان شاخەکە. قوتابی کە دەوێت بچێتە سەر وانەیەکی دیکە پرۆسەکە دەبینێ. پاشان ئەمانە هەمووی بە شێوازی یاریکردن ئەتوانێت هەر قوتابیەک منەوە بە شێوازێکی عەشوایی دایانێم مەبەستەکەمەوە نییە کە بە شێوازێکی ڕاستدای بنێم یەکسەر نەتیجەکانی دەست قوتابیەکە کەوێتەوە ئەگەر هەڵەیەکی کردوێ بۆی سوورەکات. پرۆسەکە بە شێوازێکە کە هەموو مادەکانی تەختیە کردووە. لێرە قوتابیە توانێ وێنە بچێشێ قوتابیە توانێ بنووسێتەوە تایە چونکە بیرمان نەچێ یەکێک لەو وەزیفانەی کە گۆڕێ بە تایبەتی ژەسا لە قۆناغی گۆڕانکاریە وەزیفەی قەڵەمە قەڵەم وەزیفەکەی گۆڕاوە. هەر یەکێک لە ئێمە ئەوەندەی ڕۆژانە لە ڕێگەی مۆبایلەکانمانەوە بە شێوازی ئەلیکترۆنی ئەنووسین ئەوەندە بە قەڵەمێکی ئاسایی نانووسین. بۆیە وەزیفەی قەڵەمیش لە 10 ساڵی ئایندە بە تەواوەتی گۆڕانکاری بەسەرایە. بۆ ئەم جیلەش کە سەروبەندی لەگەڵ تەکنۆلۆژیایە پێویستە هەموو شتەکان بگونجێنرێت کە ئیسفادەی لێ بکە. ئەمە شێوازەکانیە بێ کە منداڵان بە هەر شێوازێک لەو شێوازانە ئایانەوێت سوودی لێوەربگرن. بابەتەکان پرۆگرامەکانی خوێندنی وەزارەتی پەروەردەن بە شێوازێک هەروانەیەک کراوەتە ڤیدۆ کراوەتە چالاکی کراوەتەوەی نووسینەوەی هەبێ و مامۆستا دەتوانێت لەگەڵ تەلەبەکان کۆنتاکتی هەبێ و لێرە دەتوانی لە زانا بپرسی ئەم بابەتەم بۆ کورتکەرەوە دەتوانی لە زانا بپرسی ئەم بابەتەم بە ئەوەی کە پێوترێ هەرەمی بلوم ئەم بابەتەم بە جۆرەی هەرەمی بلوم بۆ شەرح بکە ئەوانی کە پەروەردکارن لە نزیکەوە زانن. ئەمە زیرەکی دەستکردە لە ناو پلاتفۆرمەکە وەڵاممانەداتەوە دەڵێ بەڵام بە خۆشحاڵیەوە مێرجێژرا بە کورتی پوختەی ناوەڕۆکی دۆکۆمنتەکە دەخاتە ڕوو. بابەتەکەمان پێڵێ و لە هەمان کاتدا پێمانەڵێت مەبەست لەم بابەتە چییە؟ ئەوەی کە تۆ بتەوێت پرسیاری لێ بکەی زیرەکی دەستکرد لێرە وەڵام تەداتەوە. واتە ئەم پلاتفۆرمە دوو ڕوکنی گرنگی تایە. یەکەم ئینتراکتیڤە بە شێوازێکی لەمس منداڵان هەموو وانەکانیان بۆ کراوەتە ئەنیمەیشن بۆ کراوەتە دەنگ بۆ کراوەتە خوێندنەوە بۆ کراوەتە نووسین لە هەمان کاتیشە ئینتیگرێتە لەگەڵ زیرەکی دەستکردا کە زانایە.
زانا وەڵامەداتەوە کە ئەم بابەتە تۆ چی پرسیارێکت لێ هەیە لەسەر ئەم وانەیە تێناگەی بە شێوازێکی جیاوازتر لەوەی مامۆسا بۆ شەرحەکە پێی بڵێ بە شێوازی بلوم بۆم شەرحکە وەڵام دەرەوەتە بێت کە ئەو تەسنیفانەی کە لە هەرەمی بلومە هەیە لە تەسنیفە کۆنەکانی هەرەمی بلومەوە لە 1959 هەتا نوێترین ئەو گۆڕانکاریانەی لە تەسنیفی هەرەمی بلومە هاتوون لێرە ئەو بابەتت بۆ شەرحەکە بەو شێوازەی کە هەمومان ئەزانین ئەساسی تێگەیشتن لە بابەتەکان بە کۆتاییەکەی هەرەمی بلوم دیاریەکە کە تۆ چیتەوێت لە کۆتایی پێ دەڵێ هیوادارم ئەم شیکردنەوەی بە شێوازی بلوم یارمەتیدا بۆ تێگەشتنی قوڵتر ئایا خاڵێکی تر هەیە کە دەتەوێت زیاتر ڕوونی بکەمەوە ئەگەر لە خاڵێک تێناگەی زیرەشی دەستکرد پێت دەڵێتەوە بابەتێکت بۆ ڕوو نەکات من ئەم خستنە ڕووی کە لێرە خستمە ڕوو خستنە ڕوویەکە ڕەنگە نەتوانم حەقی پێ بدەم بەڵام بۆ کاتی ئێوەی ئەزیز بۆ ئەوەی کە زیاتر کاتان نەگرم ئێمە ئەم مەشروعە ئەمڕۆ ڕامانگەیاندووە لە ساڵی خوێندن دەچێتە بەردەستی هەموو قوتابیەک سوودەکانی ئەم پرۆژەیە چییە؟ یەکەم نوێترین تەکنەلۆجیای سەردەم بەکار هاتووە بۆ ئەوەی کە تەکنەلۆجیا بێتە بواری فێربوونەوە لە ناو سیستەمی پەروەردە دوو بابەتەکانی خوێندنی کردووەتە چیرۆک کردووەتە نووسین کردووەتە یاریکردن و هەروەها لە هەمان کاتیشا وابەستەیە بە زیرەکی دەستکردەوە کە ڕێگایەکی دیکە دیسترێکتی دەستکردی زیرەکەشمان کردووە بۆ ئەوەی لە دەرەوەی بابەتە پەروەردەیەکان نەتوانێت وەڵام دەرەوەی هەموو شتێک بێ بە تایبەتی ڕەچاوی هەموو قۆناغەکانی تەمەنی منداڵیمان کردووە کە بتوانن چی بکەن ڕێگەیەکی دیکە ئافاقەیەکی دیکە بۆ قوتابیانی ئێمە لە میتۆدەکانی وانەبێژی و شیکردنەوە تێگە کە ئەتوانێت هاریکاری بێ ئەوەی لە مامۆستاکەی تێناگا باشتر ئەوێت تێبگا دەتوانن ئەم پلتفۆرمە هاوکاری بێ بۆ مامۆستایانی دەتوانن کە سوود لەم پلتفۆرمە وەرگرن میتۆدەکانی وانەبێژی فرەچەشن و فرەجۆر بکەنەوە جارێکی دیکە ڕێگەکان تەنها ئەو میتۆدە کلاسیکانە نین کە میتۆدی تەلقینین مامۆسادانی شەوتە لە بەگوێی لێ بگرێ ئەلێرە ئینتراکتیڤ تەفاعولی واتە قوتابی سەنتەرکردن واتە قوتابی بەشداری پێکردن مامۆسا ڕۆڵی ئەگۆڕێ لە فێرکارەوە بۆ هاریکاری فێرکار قوتابی خۆی دەبێتە فێرکاری خۆی وەزیفەی مامۆسا لێرە جارێککە ئاگۆڕێت ئەوەی کە پرۆسەی فێربوون قوتابی دەکاتەوە سەنتەر مامۆسا دەکاتە هاریکاری فێرکار لە هەمان کاتیشا ئەو تەکنەلۆژیایە کە بۆ جیلێکە گونجێکەنەوەی ئەلفایە و بۆ جیلی بێتاشە و ئەوەشی گرنگە هەموو قۆناغەکانی خوێندن ئەگرێتەوە بۆ قوتابخانە حکوومیەکان کراوە کە ئەمە تەرچیزی ئێمە و هەروەها ڤیژنی جەنابی سەرۆکی حکوومەت لەسەر ئەمەیە ئەمە بۆ کەرتی گشتی کراوە ئەم خزمەت گوزاریە دیژیتاڵیە بۆ کەرتی گشتی کراوە لە هەمووشی خۆشبەختتر هیچ یەکێک لەم پرۆژانەی ئێمە لەسەر بودجێ و گشتی و لەسەر ماڵی گشتی ئەنجام نادرێن بەڵکو کوردستان فاوندیشن ڕێکخراوی یونیسێف ئەرچی پارەدارکردنی قۆناغی یەکەمی ئەم پرۆسەیە گرتووەتە ئەستۆ ئازیزان لە کۆتایی دەمەوێت تەنهاوە بڵێم کە ئەم خزمەت گوزاریە دیجیتاڵیە بێوێنەیە لەسەر ئاستی ناوچەکە وەکو حکوومەت وەکو دەوڵەت ڕەنگە خزمەت گوزاریەکی تاک بێت و کارکردنی شتیایە کارکردنی ئاسان نییە چونکە پێویستی بەوەی هەموو بابەتەکانی خوێندن جارێکی دیکە سەر لە نوێ دابڕێژێنەوە و کاری تەکنیکیشان لەگەڵا بکرێتەوە بەڵام ئەوەی کە خۆشبەختیە ئێمە بە دەستێکی خاڵی نهاتینە کۆڕبەندەکەمان باز لە فێربوونی دیجیتاڵی و زیرەکی دەستکرد دەکەین پرۆژەیەکمان هێناوە کارمان تیا کردووە و ئێستا کارکردن لە پۆلی 4 و 5 بەردەوامە کۆتایی 2026 هەموو پرۆژەکە واتە ساڵێکم کاتانە هەموو پرۆژەکە بۆ قوتابخانەکان بەردەسە بێ و سوودەکانی دیکەشی ڕەنگە لە داهاتووتر زیاتر ڕوون ببێتەوە بۆی کە چ سوودێکی لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکاری هەیە دووبارە سپاس بۆ هەموو ئازیزانەی کە بەشدارن لە ئەم کۆربەندە وەکو پانێلیست ئەو میوانانەی لە دەرەوە هاتوون بەشداریکردنتان خۆشحاڵی کردین خزمەت گوزاریە دیجیتاڵەکانی وەزارەتی پەروەردە سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا بۆ خزمەتی گشتیە و لەژێر ڕێنوێنی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان
بەدیهێنراون بۆ ئەوەی کە بتوانین کەرتی گشتی لە کوردستان لە بواری پەروەردە و فێرکردن بەهێزکەینەوە. سپاس بۆ هەموو ئەوانەی کە هاوبەشی ئەم کارانەیان لەگەڵ کردوین و دووبارە ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەکتان.